ئێمە تاکو ئێستامە یەکەم هاوکاریە کە بەجددی لەلایەن خێرخوازی بەرزانیوە کە ئەمانکرێت و هیوادارین ئەمە دو هاوکاریمان نەبێت و بەردەوام بێت و سوودی بۆ خەڵکی شارەکە بێت بۆ خاوەن پێداویستە تایبەتەکان و زۆر سپاسیان دەکەین. ئەمڕۆ لە قەزای دووسپور ماتووی هاتووینەتێرە لەگەڵ هاوبەشی خۆمان ڕێکخراوی خێرخوازی LDS ئەمریکی بڕی 56 کورسی بۆ کەمەندامان دابەش دەکەین لەم سنوورە کە پێ هەموو پێکاتەکانی تێدایە و لەگەڵ ئەوەشدا چەندین هاوکاری درۆک و عکازە داشەق کورسی WC چەندین پێویستی تری تایبەت بە کەمەندامان بۆ ئەم سنوورە. هەساین بەکردنەوەی ئەم پێشانگایە پێشانگاکەمان بریتە لە ئیشی زەخرەفە و زەیتی و گرافیکی و سترینگارت و فۆتۆگرافی و زۆرترین بوارەکانی تر ئەندامەکانمان پێکاتووە لە زیاتر لە 15 ئەندام بەڵام زیاد لە هەژ ئەندامان لەم پێشانگایە بەشدارین. من ئەم ڕۆژ و گەنجێک سەردانیان پێشانگایە جوانم کردووە بۆ سەرکردنی ئەم وێنە جوانە و دەستخۆشییان لە یەکەم بەڕاستی وێنەکانیان سەرنجڕاکێشە و هانی گەنجانی شێم کە بەشداری بکەن و ئەگەر بەهرەیە شتێکیان هەیە بۆ بەهرەیە شتێکیان هەیە بێن دەستڕنگینی و تابلۆکانی خۆیان لێرە عەرزکەن بۆ ئەوەی هاندان بێ بۆ کەسانی دیکەش. سوارکار حاضر میدان آقای شایان قربانی هستند. ئەو مسابقەیە یەکێک لە شاخەکانی بەس لە ڕشتەی سوارکاریە فوق العادە على رغم که بظاهر آرام و بسلا کم تحرکه ولی فوق العاده دقتی لازمی دوی ریزکاری های دوی امتیازاتی که زور بسلا حساسی که داوران ل بسلا جز یوشتانه نسخال دگرن و امتیاز دادن. مسابقاتی دێرساژ بۆ ئەوەڵین بارەکە لە شاری بۆکان بەرگوزار دەبێ و من بلەو مسابقاتەدا شرکەتم کردو زۆرێک لە خانمەکانی کە شرکەتیان کردو من توانیم لەو مسابقاتەدا مەقامی سێوەم بەدەست بێنم زۆرش خۆشحاڵم کە شرکەتم کردو زۆر مسابقاتێکی خۆش بوو. خانم ژینا فەیزی